دکتۆر ئاراس ئامۆژگاری کوڕان دەکا دەڵێ ئەو کچانەی لە کافتریا خەریکی نێرگەلە کێشان بن مەیخوازە ئەگەر ئەنجلینا جولیش بێتن کچە مۆدێل و پێشکەشکارەکان هاتنە جواب وەڵامیان داوە دەڵێن بۆت نییە ئەخلاقی کچی کورد ببەستیەوە بە نێرگەر لە کێشان و هەندێکی تریش دەڵێن بۆ بەختمان ڕەش دەکەی بەم قسانە تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بینەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. دکتۆر ئاراس ئەو دکتۆرەی چەندین ساڵە خزمەتی خەڵک دەکا لە ڕووی مرۆڤایەتیەوە و ماوەیەکی باشە لەسەر تیڤی و کەناڵەکان دەیبینین وە کاری جیاواز دەکاتن تاوکو ئێستا چەندین خزمەتی پێشکەشی کورد کردووە لەبەرەوەی زانیاریەکانی بە زمانی کوردی ڕاستەوخۆ بۆ کورد بازەکە لەوە باشترە کەسێکی عەرەبی خود ئینگلیز بۆمان باز بکەوە زیاتر لە دکتۆرە کوردەکان تێدەگەین هیوادارین نمونەیان زیاتر بێ بە دکتۆر ئاراس تاوکو ئێستا چەندین چاڵێنجی کردووە لە بواری جگەرە کێشان و خۆلاوازکردنەوە و چەندین جار یارمەتی ئەو کەسانەی داوە کە خاوەن بێتاویستن و هەروەها یارمەتی ئەو کەسانەی داوە تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە وەروە هەموو کاتێک هەوڵ دەداتن بە توانا بن و هەموو کەسێک ئاگاداری خۆی بێتن و لە نوێترین پرۆگرامی لە ڕوودا و هەر کاتێک و پرۆگرامێک بە شێوازێکی جیاوازتر دەردەکەوێت ناو کەناڵ وەکو بازارە شایبیەکان لێ دەکا و هەندێک جاری تر وەکو قوتابخانە و هەندێک جاریش وەکو نەخۆشخانەکان لە دوایین پرۆگرامیدا دکتۆر ئاراس باز لەوە دەکاتن هەر خانمێک بزانن لە کافتریای و نێرگەلە دەچێشێ مەیخوازن ئەگەر ئەنجلینا جولیش بێتن و دوای ئەو قسەی چەندین خەڵک هاتە جواب و باسییان لەوە کرد دکتۆر ئاراس کچی کورد دەشکێنتەوە و چەندین تانە و تەشەنەی تریان لێدا بەڵام دکتۆر ئاراس لەسەر ئەو بابەتەیە مەبەستی ئەوە بوو بۆ ئەوی منداڵەکانتان سەقەت نەبن و دوور بن لە کێشە ئەوە پێویستە ئافرەتەکان بە هیچ جۆرێک جگەرە و مەشروب نەخۆنەوە. ئەگەر بتەوێ منداڵێکی تەندروست هەبێت ئەمە بۆ کوڕانە بۆ پیاوان ئەگەر بتەوێ منداڵێکی تەندروست هەبێت هەر کچێک لە کافتریا دانیشت بوو خەریکی نێرگەلە کێشان بوو مەیخوازە ئەنجلینا جولیش بێت مەیخوازە چونکە مناڵەکە دوایی مناڵێکی تەندروست نابێت خواردنەوە کحولیەکانی شەوار کفری پزیشکیە بۆ خانمانی دووگیان و بۆ هاوسەرەکانیشیان هەردووکتان ئەم خاڵە بۆ هەردووتان زۆر گرنگە. بەخۆی ئەو کێشانە زیاتر لە ئافرەتان دەردەکەون گەر جگەرە بکێشن و مەشروب بخۆنەوە ئەوە ئەمەلی زیاترە کە منداڵەکە تووشی نەخۆشی بێ کاتی لەدایک دەبێ یاخود نەقوستان بێ بەڵام بە هەمان شێوە پیاوانیش دەبێ خۆیان لەو مادە نەخوازراونە دوور بکەنەوە تەنها ئافرەتان سەبەبی ڕئیسی ئەو شتانە نینە بەڵکو پیاوانیش بەڵام هی ئافرەتان زیاتر تەئسیری هەیە دەتوانین بڵێن هی پیاوان 150 بەڵام هی ئافرەتان 100% تەئسیر لەسەر منداڵەکە دەکاتن گەر کاتی دووگیانی بێ هەر کفرە بە هەموو جۆرێک ئەو شێوەشتانە بەکاربێنێتن وەروەها مۆدێلەکان و پێشکەشکارەکانیش هاتنە جواب دەربارەی ئەو بابەتۆ ئانی ڕێی خۆیاندا یەک لەوانە شای هەموو. بەڵام دکتۆرێکی زۆر ڕۆشنبیر هەیە پێشکەشکار و دکتۆرە ئەڵێ ئەو کچەی کە نەرگەلە کێشە و لە کافتریا نەرگەلە ئەکێشی مەیخوازە دەئەکید ئەکا سێجار کەرەی خوازیت بەڵام قەت مافی ئەوەت نییە کە تۆ ئەخلاقی کچێک ڕەبط بکەی بە نەرگەلە کێشە بەڵام تۆ ئەخلاقی کچێک ڕەبط بکەی یعنی تۆ نیوەی کچی کوردت سفر کرد بەڵام لە سنووری ئیشی خۆت دەرمەچە تەواو تۆ وەکو دکتۆرێکی ئامۆژگاریەکەت ئەیی من وەکو دکتۆرێک گوێت لێ ئەیەم بەڵام وەکو چالاکوانێکی کۆمەڵایەتی ئەکید گوێت نایەنێ باشە؟ جگە لە خاتوشایی خاتونێکی تریش بە ناوی ساکار وەرەوە ئەویش کاتی خۆی پێشکەشکار بوو لە کەناڵی نێتیڤی چەندین کەناڵی تر وەروەها ئەویش دەربارەی ئەو قسەیەی دکتۆر ئاراس هاتۆتە جواب و باز لەوە دەکاتن. یەکەم جا بۆ دکتۆر
على ساس دكتورة على ساس پێشکەشکارە هاوڕێکانی تۆ نەرگەلە کێشنین هاوڕێک چەکانە ئەگەر لە ڕێستۆرانت و کافتریا و نێرگەلە و مەشروب نەبن هاوڕێتیان نەکەیت ئەکیدم نەخێر ئەکیدم نەخێر و ئەگە بڵێ وانیە درۆیە مێشکت زۆر ڕۆشن بیرانە بیر بکاتەوە نەک شەرەف و کەرامەتی لەناو یەک نێرگەلە کێشانە کۆ بکەیتەوە ئایلەکەی خۆت خوشک و کەسوکاری خۆت ناچێت بۆ کافتریا هەموو کچی کوور دەچێتە کافتریا بۆ کافتریا چییە؟ بۆ لە مەودووەوە لە باوکو و براکان ناکەیەکە کچێک چۆ کافتریا یەکسە بیکوژن ئەسانم بەدڵتە بن ئەو کاتە پیا سالارەکان چەپڵە بۆ تۆ لە ئێن وە پێمان خۆش بوو چەندین زانیاری دەربارەی نێرگەلە کێشانتان بۆ ڕوون بکەینەوە نێرگەلە لەگەڵ ئەوەی زیانی بۆ سەر ئەو کەسە هەیە دەیکێشێت و ئەگەری توشبوونی بە چەندین نەخۆشی زیاد دەکا لە هەمان کاتدا زیان بەو کەسانە دەگەێنێت کە نزیکن لە کەسی نێرگەلە کێشەوە لە ماڵپەڕی میدیکال نیوز تودای مەترسیەکانی نێرگەلە خستۆتە ڕوو بەم شێوەیە یەکەم دەبێتە هۆی ژێراییبوونی سیەکان و کەڕوو دووەم مەترسی توشبوونی بە نەخۆشی دڵ و جەڵتەی دڵ زیاد دەکا سێەم هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بەژێر پەنجەی سیەکان و کەڕوودەم چوارەم دەبێتە هۆی زووپیربوون بەهۆی ئەوەی ڕێگانادات پێست بە ڕێژەی پێویست ئۆکسیزین هەڵبمژێت پێنجەم ئەگەری توشبوون بە نەخۆشی دەرەمیکان زیاد دەکات وارووا خاڵی شەشەم دکتۆر ئاراس باسی ئەو خاڵەیە دەکاتێت کەوەش بۆ هۆکارێک کە دکتۆر ئاراس چەندین ڕقنەی لێبژیرێ لەلایەن خانمانەوە و خاڵی شەشەم باز لەوە دەکا ئەگەر ژنی دووگیان نێرگەلە بکێشێت ئەوە منداڵەکە کێشی کەمتر دەبێت و دووریش نییە بە ناتەواوی و شێواوی لەدایک بێتن و هیوادارین خانمان بە تایبەتی ئەو کاتی دووگیانن وا پێویستە لە نێرگەلە و لە مادە کۆڵیەکان دوور بکەونەوە بەڵام لە کاتی ئاساییش ئەگەر دوور بکەونەوە ئەو زۆر باشترە لەبەرەوەی تەندروستی باشتر دەبێتن و هەروەها خەو و خواردن زۆر باشتر دەبێتن بەڵام کاتی دووگیانبی بە هەموو شێوازێک و بە هەموو جۆرەیەک لەو مادانە دوور بکەوە بە تایبەتی مادا کۆلیەکان و نێرگەلە و جگەرە زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمابی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا